کۆبوونەوەی ڕێبەرانی هاوپەیمانەتی ناتۆ لە لەندەن کە هاوکاتی هەفتەیەمین ساڵیادی پێکهێنانی ئەم هاوپەیمانەتیە بوو ناکرێت وەک کۆبوونەوەیەکی ئاسایی سیر بکرێت لە ڕوانگەی ئەو جیاوازیانەی لە نێوان وڵاتانی ئەندامی هاوپەیمانەتی ناتۆدا هەبوون. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. یەکێک لەو ناکۆکیانەی لە نێوان ئەندامانی ناتۆدا هەیە ئەگەر و نەگەری دانوستانکردنە لەگەڵ رووسیادا، بەڵام ڕایەکیش هەیە و دەڵێ ئەگەر دانوستاندن کرا ئەوە پێویستە بە مەرج بێت. جاناتۆ و خۆشم بڕوامان بە هەبوونی دایلۆگ هەیە لەگەڵ رووسیادا، بەڵام بڕواشمان بە ڕێبازە دوو جەمسەریەکەیشە، ینی بەرەنگاربوونەوە و بەرگری و دایلۆگ. تا ئەو شوێنەی ئێمە بەهێز و یەکگرتو و تۆکمەین، ئاوا بێگومان دەتوانین دایلۆگمان لەگەڵ رووسیادا هەبێت، تەنانەت سەبارەت بە کۆنتڕۆڵکردنی چەکیش. پێویستە خۆمان لە پێش بڕچەی چەک لادەین، چونکە خەرجیەکی زۆری دەوێت و مەترسی بەخشیشە. شەڕەکان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریاش بەردەوامن پاش هێرشەکانی تورکیا بۆ سەر ناوچە کوردنشینەکان. ئەڵبەت ئەو کردە لەشکریانەی ئانکەرا دوای بڕیارەکەی سەرۆکی ئەمریکا دەستی پێکرد بۆ کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە سووریا بەبێ ڕاوێژکردن لەگەڵ ناتۆدا. لە کامی ئەو بڕیارە بوو سەرۆک ماکرۆن ئەوی وت کە مێشکی هاوپەیمانەتی ناتۆ وەستاوە. ئاماژەیەک بوو بە نەبوونی ڕۆڵی ڕێبەرایەتی ئەمریکا وەک ئاماژەیەک بە سەرکردایەتیکردنی ناتۆ، نەک ئەوەی هەر کەسە بە ئارەزووی خۆی بڕات بەڕێوە. سەرۆکی فەڕەنسا لە وتوێژێکیدا لەگەڵ گۆڤاری The Economist باسی لەوە کردبوو ناتۆ پێویستی بە زەنگێکی ئاگادارکردنەوە هەیە و پێویستیشە زیاتر سەنجی بخاتە سەر دۆسیەکانی تر وەک لەوەی باس لە بودجە و خەرجیە لەشکریەکانی وڵاتان بکرێت. سەرۆکی ئەمریکاش ئاماژەی بەوە کردووە کە پاریس لە پێگەیەکدا نییە ئاوەها ڕەخنە لە ناتۆ بگرێت. ئەو لێدوانێکی زۆر ڕەخ بوو بیدەیت لە کاتێکدا خۆت گرفت و کێشەتەن لە فەڕەنسا. سەرکە بزانە لەگەڵ ئێلێک زەردەکاندا چی ڕوودەدات، بزانە چی ڕوودەدات لە وڵاتەدا. ساڵێکی زۆر قورسیان هەبوو، جابۆیە ناکرێت لێدوانێکی لەو شێوەیە بدەیت سەبارەت بە ناتۆ. ئەوە بێڕێزیکردنە. بۆ زۆرێک لە شیکەرەوە کێشەی هەرە سەرەکی هاوپەیمانەتی ناتۆ لە ئێستادا لە نێوان ژمارەیە ڕێبەردایە و هەر یەکەشیان ئاڕاستەیەکی بیرکردنەوەیان هەیە کە دەکەونە سەر و بەرژەوەندیەکانی ناتۆەوە. لەو کۆبوونەوەیەدا کێشەی سێ سەرۆکت هەبوو: سەرۆک ترامپ، سەرۆک ماکرۆن، هەروەها سەرۆک ئەردوگان. بارگرانیەکەش بۆ هاوپەیمانەتی ناتۆ لە ئاهەنگی هەفتەهەمین ساڵیادی دامەزراندنیدا بەبێ ئامادەبوونی یەکێک لەو سێ سەرۆکە شتەکانی لەسەر ڕێڕەوی خۆی لادەدا. وەک شیکەرەوە دەڵێن لەگەڵ ئەوەشدا کە جیاوازیەکان زۆرن و گەورەشن، بەڵام ئەمە بۆ مانایە نییە ڕێبەرایەتیکردنی هاوپەیمانەتی ناتۆ فەرامۆش بکرێت. پێویستە یەکێک ڕێبەرایەتی بکات. ئەلبەت ئەڵمانیا ناتوانێت لەژێر باری هەلومەرجی ئەوڕۆدا زۆر ئاسان نییە بۆی. فەڕەنسا دەتوانێت لەو بارە شتی زیاتر بکات. بەڵام ئەگەر ئەمریکا نەبێت، ئەوە بەڕاستی یانی هاوپەیمانی ناتۆ نابێت. لەگەڵ هەموو ئەو ناکۆکیانەی کە لە نێوان ئەندامانی ناتۆدا هەبوون، بەڵام توانیان ڕاگەیاندنێک بڵاو بکەنەوە کە تیایدا هاوڕایی هەر هیچ نەبێت لەسەر ئەوە هەبووە کە رووسیا مەترسیە بۆ سەر بەرژەوەندیەکانی ناتۆ لە جیهاندا. چاوی واشنگتن بۆ بەرنامەی ئەمڕۆ میوانداری نووسەر و ڕۆژنامەوان ئەلهان تانەر دەکا. ئەلهان یەکێکە لەو ڕۆژنامەوانەی کە سەرنووسەری ماڵپەڕی ئەهڤالە و بێلەوەش لێرە لە واشنگتن بە شیکەرەوەی کاروباری تورکیا دادەنرێت. ئەلهان سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە بەڕای تۆ کۆبوونەوەی ئەندامانی ناتۆ کە هاوکاتی هەفتەیەمین ساڵیادی پێکهێنانی ئەم هاوپەیمانەتیە بوو، ئەکرێ بە کۆبوونەوەیەکی سەرکەوتو سەیری بکەین؟ کۆبوونەوەیەکی سەرکەوتوو نەبوو، بە هەمان شێوەش کۆبوونەوەیەکی شەرمهێنیش نەبوو. ڕێبەرانی هاوپەیمانەتی ناتۆ توانیان پێکەوە دابنیشن بەبێ ئەوەی مشتومڕێکی ئاشکرایانەیان هەبێت لە بەردەم خەڵکو و لە بەردەم جیهانیشدا. ئەمە ئەگەر ناوی لێ بنین دەتوانین بڵین سەرکەوتوو بوو، بەڵام جالەوە وەک بینیمان پێکەوە گرێدانێک نەبوو لە ناو ڕێبەرانی ناتۆدا. جیاوازێکی بەرچاو هەبوو لە ناو ڕێبەراندا لە ئامانج و مەبەستەکان و پێناسەکردنەکانی وڵاتانی ئەندامدا. ئەلبەت کێشەی تریش هەبوون، بەڵام وێڕای هەموو ئەمانە
لە کۆبوونەوە لوتکەیەکەی لەندەندا ناتۆ توانی خۆی لە دروست تێکەوتنی زیاتر بپارێزێت بەتایبەتیش کاتێک وڵاتی رووسیا هەوڵی هێنانە ئارا و دروستکردنی جیاوازی و کەلێنی زیاتر دەدات لە نێو وڵاتانی ئەندامی ناتۆدا. هەر ئەمەیە وای کردووە کە ئێستا ناتۆ زۆر بە ڕژدی بیر لەوە بکاتەوە کە بەڕاستی رووسیا مەترسیە بۆ سەر بەرژەوەندیەکانی ناتۆ. بەڵێ وڵات هەن ئاماژە بەوە دەکەن رووسیا هەڕەشەیەکی ڕژدە بەڵام لە هەمان کاتدا بۆ نمونە ماکرۆن سەرۆکی فەرەنسا دەیەوێت لاپەڕەیەکی نوێ لەگەڵ رووسیادا هەڵباتەوە ئەوەش زانراوە کە سەرۆک داناڵد ترامپ دەخوازێت لەگەڵ رووسیادا بێت ئەوەش ئاشکرایە کە هیچێک لە ئەندامە هەرە گرنگەکانی هاوپەیمانیتی ناتۆ ڕەجەب تەیب ئەردۆغان دەیەوێت لەگەڵ رووسیادا بێت یەک دوو وڵاتی باڵکانیش هەمان شتیان دەوێت جا دەتوانم بڵێم رووسیا براوەی ئەو کۆبوونەوە لوتکەیەی ناتۆ بوو ئەگەر براوە دەستنیشان بکرێت لە کاتێکدا وڵاتانی ئەندام نەیانتوانی لەسەر پێناسەیەکی هاوباش بۆ تیرۆریزم ڕێککەون دۆسیەکانی وەک سووریا و کڕینی موشکی جۆری S400 لەلایەن تورکیاوە نزیکبوونەوەی سەرۆک ترامپ لە رووسیا ئەمانە ئەو دۆسیانە بوون کە ڕێبەرانی ناتۆ خستیانە بەر باسکردن بەڵام نەیانتوانی هیچ چارەسەریەک بۆ هیچ جێکێ لەو گرفتانە بدۆزنەوە بەڵێ ئەوە ڕاستە کە هاوڕاییەک هەیە سەبارەت بەوەی رووسیا مەترسێکی گەورەیە بەڵام کاتێک سەیری ڕەوشی هەریەشێک لەو وڵاتانی ئەندامی ناتۆ دەکەیت دەبینیت هەریەکە بیرۆکەیەکی جیاوازی هەیە لەسەر چۆنەتی سەر و سەوداکردن لەگەڵ رووسیادا. ئەم بەڕای تۆ ئەندامانی ناتۆ چۆن دەتوانن پەیوەندیەکانیان لەگەڵ رووسیادا هاوسەنگکەن لە کاتێکا خۆیان ئەندامی ناتۆن رووسیا هەر لە سەرەتای دامەزرانی ناتۆ 70 ساڵ لەمە و پێش و هەتا ئێستاشی لەگەڵابیانی لەسەر وەختی یەکێتی پێشووی سۆڤێتەوە هەتا ئێستاش نەیارێکی سەرسەختە بۆ ناتۆ. One of the biggest issues right now in current NATO structure is پێم وایە یەکێ لە دۆسیە هەرە گەورەکانی ناو ئەندامانی ناتۆ بریتیە لەوەی لە کاتێکدا ئەمریکا پارەبەخشی هەرە گەورەیە بۆ هاوپەیمانیتەکە و ڕێبەرایەتیشی دەکات بەڵام پەیوەندیەکانی سەرۆک داناڵد ترامپ لەگەڵ یەکێتی ئەوروپادا و لەگەڵ وڵاتانی تری ئەندامدا بۆتە گەورەترین دۆسیە لەبەردەم چۆنێتی بەرەو پێشچووی ناتۆدا هاوکاتی ڕێخستنەوەی بودجەی هاوپەیمانێتیەکە لە ناو ئەنداماندا یان لە دۆسیی فەڕەنسا و ئەمریکادا کە پاریز لەگەڵ ئەو پەیوەندیی نێوان سەرۆک ترامپ و سەرۆکی تورکیادا نییە ژمارەیەشتی تریش هەن کەەوە هایان کردووە پاراستنی هاوسەنگیەکە ئاسان نەبێت وەک چۆن پەیوەندیەکانی نێوان ئەندامانی ناتۆ دەکرێت بڵین لەرزۆکە پێم وایە بۆ زۆرێک لە ڕێبەرانی ناتۆ وەک لە لێدوانە ڕۆژنامەوانیەکانیاندا گوێمان لێبووە و بینیمانن وەک لە هەندێک لە چرپەچرپەکانی پێش و پاش کۆبوونەوەکان یان لێدوانی ئەو کار بەدەستانەی ناویان نەهێنراوە گوێمان لێبووە زۆرێک لە ئەندامان چاوەڕانی ئەوان بزانن ئایا سەرۆک ترامپ جارێکتر هەڵدەبژێنێتەوە یان نا هەر بۆیە پێیان وایە تا ساڵی 2021 ناتۆ لەم جۆرە ناجێگیریەدا دەمێنێتەوە و بەردەوامیش دەبێت لە هەوڵەکانی بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ ئەو قەیرانانەی هەمیشە سەر هەڵدەدەنەوە جا لەوانەیە ساڵی داهاتوو ئەگەر سەرۆک ترامپ جارێکی تر هەڵبژێردرایەوە ئەوە پێویستە ئەندامانی تر سیاست و پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ ڤلادیمیر پۆتیندا دابڕێژنەوە بەپێی هەلومەرجی ئەو کاتە و ئەو هاوسەنگیە نوێیەی واشنگتن لەسەر مەسلەی بودجەی نایتۆ هەڵبەتە ئەمەش بڕێک کێشەی لەسەر وڵاتەکان کە پێویستە لە 102 بودجەی نیشتیمانی خۆیان تەرخانکەن بۆ ناتۆ ئەم وڵاتانە هەریەکە جۆرێک لە کێشەی ئابووری خو جۆرێک لە ڕەوشی ئابووری خۆی هەیە تورکیا بە نمونە یەکێکە لە وڵاتانی کە ئابووریەکەی هەر ئێجگار خراپە بەچی دەتوانێت 102 بودجەی نیشتیمانی خۆی بدا بە ناتۆ. So Turkey is increasing its military spending due to this conflict. جا تورکیا خەرجیە لەشکریەکانی خۆی زیاد کردووە بەهۆی قەیرانەکانەوە تا ئێستا تورکیا 3 جار چۆتە ناو سووریاوە یەکەم جار لە ساڵی 2016دا چووە ناو جەرابلوس و دووهەم جار چووە ناو ئەفرین و ئەو جا لەم دوایەنەشدا بۆ ناو گرێسپی و سەرەکانی تورکیا بودجە لەشکریەکەی خۆی گەورە کردووە و بەپێی دواترین مەزەندە کە کراوە هەروە دێ و نزیک دەبێتەوە لەو لە سەدادووە ئەمەش یەکێکە لەو شتانەی وهای کردووە سەرۆک ترامپ دڵی بە سەرۆک ئەردۆغان خۆش بێت چونکە بودجەکەی زیاد کردووە پێویستە ئەوە لە بەرچاو بگرین کە پرۆسەیەکی تەکنیکی هەیە و مەرج نییە ئەو بودجەیە ڕاستەوخۆ بڕوات بۆ ناتۆ چونکە کاتێک تورکیا بودجە لەشکریەکەی زیاد دەکات و
قەبارەی کڕینی چەک لە وڵاتانی ڕۆژئاوا گەورەترەکات لەگەڵەوەشدا کە چەک لە رووسیاش دەکرێت ئەمانە وەهایان کردووە تورکیا لەو ڕێژەی لە سەدا دووە زیاتر و زیاتر نزیک ببێتەوە. یەکێک لە جیاوازیەکانی تریش دۆسەی تێرۆریزمە. ڕوانین و پێناسەی جیاواز دەکرێت بۆی ئەڵبەت یەکێک لەو ناکۆکیانەی تری ناو ئەندامانی ناتۆ پێناسەکردنی تێرۆریزمە. ئەم جیاوازیە تورکیا جەختێکی زۆری لێ دەکاتەوە و هەوڵێکی زۆریش دەدات بۆ بەدەستێنانی پشتیوانی ئەندامانی ناتۆ. ئەوە زانراوە کە جیاوازی هەیە لە ڕوانینەکانی ئەندامانی ناتۆدا سەبارەت بە چۆنێتی ناساندنی یەکینەکانی پاراستنی گەل و هەروەهاش پێیەدە واتە پارتی دیموکراتی گەل لایەنە سیاسەکەی کورد لە سووریادا. ئەم جیاوازی ئاشکرایە لە کۆبوونەوەکەماندا چارەسەر نەکرا، بەڵام دۆسیەکە لە نێو ئەندامانی ناتۆدا باز دەکرێت و هەموو لایەکیش دەزانێت جیاوازی ڕوانینی لەسرە. سەرۆکی تورکیا تەواوی وابەستەیەکانی وڵاتەکەی بە ناتۆوە دەبەستێتەوە بەو هەڵوێستانەی وڵاتی خۆیەوە و بە تایبەتیش دۆسەی بەرگریکردن لە وڵاتانی باڵکان و پۆڵەندا کە یەکێکە لە پلانەکانی ناتۆ. تورکیا کردوێتە کارتێکی فشار. Nitekim dün akşam Polonya Cumhurbaşkanı ile bir görüşmem oldu. پێشتر پەیوەندێکی تەلەفۆنیم لەگەڵ سەرۆکی پۆلەندا هەبوو و باسمان لەو بابەتە کرد. ئەوان وتیان ئایا ناکرێت ئێمە وەک پۆلەندا و وڵاتانی باڵکان لە لەندەن بگەین ئەنجامێک؟ ئێمەش وتمان بە خۆشحاڵیەوە دەکرێت کۆبینەوە و توێژ لەسەر ئەم دۆسیانە بکەین. بەڵام ئەگەر دۆستەکانمان لە ناتۆدا دان بەوە دانەنێن کە ئەوانەی ئێمە شەڕیان دەکەین ڕێکخراوی تێرۆریستین، ئەوە بە داوای لێبوردنەوە ئێمە دژی هەموو ئەو بابەتە دەبین لەوێ. ئەنکەرە داوا دەکات پێویستە ناتۆ بەپێی هەلومەرجی نوێ کار و بەرنامەڕێژی خۆی بکات، چونکە ئەو هەڕەشە و مەترسیانەی ئەمڕۆ هەن وەک سەرۆکی تورکیا دەڵێ تەواو جیاوازن لەوانەی پێشتر. Ancak ittifakın bir yenilenme ihtiyacı içinde olduğu da açıktır. ئەوە هیچ گومانێکی لەسەر نییە کە پێویستە هاوپەیمانەتی ناتۆ خۆی نۆژەن بکاتەوە. ناتوانین بە ئاقلەتی پەنجاکان یان شەستەکان و نەوەتەکان تەنانەت 2000دا مامەڵە لەگەڵ دۆسیەکانی ئەمڕۆدا بکەین. پێویستە ناتۆ یەکلاکەرەوە و چالاک و پێش ڕووداوەکان بکەوێت لە بەرامبەر هەڕەشە و مەترسیە بێوێنەکانی بەتایبەتی لە ڕێکخراوە ترۆریستەکانەوە سەر هەڵدەدەن. هیچ بوارێک نییە و پێویستە ناتۆ خۆی نۆژەن بکاتەوە و هەڕەشە و مەترسیە هەنوکەیەکان بخاتە پێش هەموو شتێکەوە. ڕوانینەکانی تورکیا لای هەر هیچ نەبێ بەشێکی ئەندامانی هاوپەیمانەتی ناتۆوە پێویستیان بە وردبوونەوەی زیاتر هەیە لێیان، بە تایبەتیش کاتێک باس دێتە سەر شەڕی دژی تێرۆریزم و ئەو ڕوانینانەی تورکیا دەخوازێت لە ناو ناتۆدا جێگیریان بکات. کاتێک سەیری تورکیا دەکەم ئێستا شەڕی ئەوانە دەکات کە لەگەڵ ئێمەداشان بەشان شەڕیان کردووە و شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی داعشیان کردووە. تورکیا هەندێک جاریش کا لەسەر هێزەکانی سەر بە داعش دەکات. یەک لەو کێشانەی ناتۆ لەگەڵ تورکیادا هەیەی سیاسەتی ئەنکەرەیە بەرامبەر سووریا. زۆرێک لە ئەندامانی ناتۆ ناڕزاییان هەبووە بەرامبەر ئەو هێرشەی تورکیا دژی جەنگاوەرانی یەکینەکانی پاراستنی گەل کردوێتی واتە یەپەگە. ئێمە لە هەموو کەسێک زیاتر وابەستەی سەروەری خاکی سووریان و کردە لەشکریەکەمان تەنها تەرۆریستانی کردوتە ئامانج. هیچ کەسێک ڕخنەی وهایی لە تورکیا نەگرتووە بڵێت تورکیا سووریا داگیر دەکات. ئەو کاتەی دەستمان کرد با کردە لەشکریەکان دژی داعش هەموو خۆشحاڵ بوون. ئێستاش لەوین هەروەها هێرشەکەمان لە ئەفرین دژی یەپەگە و پەکەکە بوو. کەس کاردانەوەیەکی ئۆتۆی نەبوو، بەڵام بۆچی ئێستا ئەندامانی هاوپەیمانێتەکەمان و هەندێک وڵاتی دیکە وەک فەڕەنسا ئەو کاردانەوە زۆرەیان هەیە، چونکە ئەوان ئامانجیانە دەوڵەتی تیرۆر دروست بکەن. ئامانجەکەیان پشتیوانیکردنی کارنامەی جودایی خوازانی ئەو ڕێکخراوە تەرۆریستیانەیە. هیچی شاراوە نییە. هەر بۆیە ئێستا زۆر هیوا بڕاو بوون. ئێستا پێویستە چی بکەین؟ ئەگەر ئەو ناوچەیە جێبهێڵین، ئەگەر دەست بەجێ بکشێنەوە، کێ ئەو بۆشایە پڕ دەکاتەوە؟ بێگومان ڕێکخراوە تەرۆریستەکان داعش و یەپەگە و پەکەکە. بەڕای تۆ تورکیا دەوێت ناتۆ نۆژەن بکرێتەوە بەپێی هەلومەرجی نوێ کار بکە، یاخود تورکیا زیاتر مەبەستێتی کە ئەو ئامانجانەی هەیەی لە ناوچەکەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوانە لە ناو ناتۆدا جێگیر بکە. کامیانە بەڕای تۆ؟
بەبێ هیچ چەند و چوونێک بەرز ئاردۆگان سەرۆکی تورکیا دەخوازێت ئامانجەکانی تورکیا بسەپێنێت بەسەر ناتۆدا بەو پێناسەیەشەوە کە تورکیا هەیەی بۆ تیرۆریزم ئەوەی ئاشکرایە لای هەمووان دۆسەی کوردە لە سووریا مەبەستم لە یەپەگەیە کە بە بەشێک لە پەکەکەی دادەنێت و پەکەکەش چەندتا ساڵە ناوی لە لیستی تیرۆریستاندایە لەگەڵ ئەوەشدا کە یەپەگە بەستراوەتەوە بە پەکەوە بەڵام بۆ هەمومان ئاشکرا و ڕوونە لە چەند ساڵی ڕابردوودا شەڕی دژی داعشی کردو و لەو شەڕەشدا زیاتر لە 10,000 کەسی یەپەگە کوژراون دەزانی مشتومرێکی زۆر هەیە لە ناو پسپۆراندا کە جیاوازی زۆر هەیە لە نێوان پەکەکە و یەپەگەدا لەگەڵ ئەوەشدا کە پەیوەندیان هەیە بەڵام بەو مانایە نییە بگوترێت بەشێکە لە پەکەکە بەڕست ئەردۆگان جەخت لەو دۆسیە دەکاتەوە بەڵام تا ئێستا هیچ کەسولایەنێکم نەبینیوە بڕوای وەها بێت ئەو تێرمەی ئاردۆگان بۆ تیرۆریزمی داناوە و هەروەها ئەو سیاسەتانەی بۆ سووریا هەیەی لە ناتۆدا جێگیر دەکرێن هاوکات بەڕێز ئاردۆگان ئەم یاریە زۆر ترسناکە دەکات و دەچێتە ناتۆ و دەڵێت ڕێ لەمە یان لەوە دەگرین ئەمە دەشێت وەک فشار لەسەر بەڕێز ئاردۆگان خۆی لێک بدرێتەوە جا لە هەندێک باردا دەکرێت بڵین سەرۆکی تورکیا دەیەوێت ناتۆ بەکار بهێنێت ئەوە تا تورکیا لە هێرشەکەیدا بۆ سەر باکووری ڕۆژهاتی سووریا کۆنتۆڵی 120 کیلۆمەتری کردووە بەپی سەرچاوە متمانە پێکراوەکان نزیکەی 300,000 کورد ئاوارە بوو بەڵام لە ناتۆدا چی پێگوتە کاردانەوەیکی ئەو تۆمان نەبیژن تەنها ئەوەی ماکرۆن سەرۆکی فەڕەنسامان بینی بێدەوە هیچ کەسێک قسەی لەسەر نەکرد بڕیارێک بۆ ئیدانەکردن نەدرا چونکە هەمویان دەیانویست ئەردۆگان واز لەو مەرجانەی باشە بۆ لەناو هەموو ئەندامانی ناتۆ سەرۆکی وڵاتەکانە کە ئەندامی ناتۆن بەس تەنها ئێمانوێڵ ماکرۆن ئەم جۆرە هەڵوێستەی هەیە بەرامبەر بە تورکیا فەڕەنسا پەیوەندێکی زۆر تایبەت و مێژووی هەیە لەگەڵ کووردا پێم وایە ئەوە یەکێکە لە هۆکارەکان تەنانەت لە ساڵانی هەشتاکان و نەوەدەکانیشدا سەرۆک میتران هاوسۆزی و تێگەیشتێکی زۆری هەبوو بۆ دۆسەی کورد پەکەکە یان با بڵم سیاست مەدارە کوردەکانی تورکیا کە ئۆپۆسیۆن بوون زۆربیان چوونە فەڕەنسا و توانیان پەیامی خۆیان بگەێنە فەڕەنسیەکان ئەم مێژووە یارمەتیدەر بوو بۆ بەڕێز ماکرۆن تا دەست بخاتە ناو دۆسەی سووریاوە هەمووشمان دەزانین پاریس مێژوویەکی دوور درێژی هەیە لەگەڵ سووریا و باکووری سووریاشدا جا ئەم فاکتەرە مێژوویانە کە هەندێکیان دەگەڕێنەوە بۆ 100 ساڵ لەمەوبەر و هەندێکیشان بۆ 10 ساڵ چەند فاکتەرێکی تریش وەهایان کرد سەرۆک ماکرۆن بتوانێت لە نزیکەوە چاودێری ڕۆژی سووریا بکات کوردەکانی سووریا دەناسێت و پێکەوە لە هەڵمەتی دژە داعشدا کاریان کردووە پێم وایە ئەمەی سەرۆک ماکرۆن دەیکات بۆ کۆمەڵگە بچووکەکەی کووردە لە فەڕەنسا و هەروەهاش لە بڕوای خۆی و حکومەتەکەشیەوە سەرچاوی گرتووە بەوەی پێویستە کورد لە سووریادا پارێزراو بێت. بەڕای تۆ ئەو پەیوەندی کە لە نێوان سەرۆکی ئەمریکا داناڵد ترامپ و هەروە سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغاندا هەیە وا دەکات پێگەی تورکیا لە ناتۆیە بەهێز بکات و ینی بتوانێت کاریگەریشی هەبێ بەسەر گۆڕینی ئاڕاستەکانی ناتۆ بەرامبەر بە تورکیا؟ Definitely. I think this special relationship just بەبێ هیچ چەند و چوونێک و بەبێ هیچ گومانێک پێم وایە ئەم پەیوەندیە نزیک و تایبەتە ساڵێکەیان زیاتر دەست پێ کردووە لە نێوان سەرۆک ترامپ و سەرۆک ئەردۆغاندا پێشتر ساڵێکیان دوان لەمەوبەر ژمارەیە کێشە هەبوو لەوانە کێشەی قەشە ئەمریکیەکە وەک کاربەدەستانی ئەمریکایی دەیانگوت بە بارمتەی گیراوە لە تورکیا دوای ئازارکردنی قەشە برانسن لە ساڵی 2010دا ئەوجا ئەم پەیوەندیە نزیک و تایبەتە دروست بوو جا بەبێ هیچ گومانێک سەرۆک ترامپ پێگەی بەرز ئەردۆغان بەهێز دەکات لە ناتۆدا جاکە سەیری پەیوەندەکانی نێوان سەرۆک ترامپ و سەرۆک ماکرۆن دەکەین و ئەوجا سەیری پەیوەندەکانی نێوان سەرۆک ئەردۆغان و سەرۆک ماکرۆن دەکەین زۆر لێک دەچن هەردووشیان سەرۆک ماکرۆنیان خۆش ناوێت هەردووکیان دەیانێت نزیک بنەوە لە رووسیا تەنانەت بۆ یەک جاری سەرۆک ترامپ ئیدانەی تورکیا یان هیچ بڕیارێکی تورکیای نەکردووە لە کۆبوونەوە لووتکەیەکەی ناتۆدا و تەنانەت لەسەر کڕینی S-400ەکانیش نەهاتە دەنگ ئەمەش وەهای کرد وڵاتەکانی تریش کەمتر رەخنە و ناڕزایەتی بەرامبەر بەڕێز ئەردۆغان دەربڕن بە یەک ڕستە بیڵێم سەرۆک ترامپ بۆتە چەترێک سەرۆک ئەردۆغان دەپارێزێت لە ناو ناتۆ لە دەرەوەی ناتۆشدا protecting Mr. Erdogan both in NATO and outside of the NATO. الان هەر لەسەر مەسەلەی شەڕی دژی تێرۆریزم و داعش دەگەڕێمەوە بۆلات دۆسەیەکی تری ناتەبایی نێوان ئەندامانی ناتۆ دۆسەی داعشە بیانیە گیراوەکان و چەکدارانی تری داعشە و بۆ مایی مشتومڕێک لە نێوان سەرۆکی ئەمریکا و سەرۆکی فەڕەنسادا
زۆرێکیان فەڕەنسین، زۆرێکیان ئەڵمانین، زۆرێکیان خەڵکی بریتانیان، بەگشتی زۆربیان خەڵکی ئوروپان، هەندێک وڵاتیش هاوڕان. من لەگەڵ سەرۆکدا لەسەر ئەمە قسەم نەکردووە. هەندێک لەو چەکدارە داعش جوانانت دەوێت دەتوانم بیاندەم بە تۆ، هەر کامێکانت دەوێت بیاندا. با جددی بین ژمارەی هەرە زۆری ئەو چەکدارانەی لای تۆن ئێستا ئەو چەکدارانن کە خەڵکی سووریا و عێراقن. هەر چۆنێک بێ وەک باز دەکرێت ئەو ناکۆچیانە نابنەمایی ڕێگەگرتن لە هەوڵ و کۆششەکانی ناتۆ بۆ پەرەپێدانی بەرنامەکانی و هەروەهاش وابەستە بوون بە تەواوی ئەو ئەرکانەی لەسەر شانین. بەڵام هەمومان هاوڕاین لەسەر گرنگی لە دەستنەدانی دەستکەوتەکانمان لە شەڕی دژی تیرۆریزمدا. هەموو ئەندامانی ناتۆ بەشدارن لە هاوپەیمانەتی جیهانیدا بۆ لە ناوبردنی داعش. ناتۆ بەشێکی ئەو هاوپەیمانیەتە جیهانیە. ئێستاش ڕێکەوتوین لەسەر پلانێک بۆ جێبەجێکردن سەبارەت بەوەی چۆن دەتوانین ئەو شەڕەمان دژی تیرۆریزم زیاتر بەرینە پێش ئەرچی مەشق و ڕاهێنان پێکردنی هێز ئاسایشەکان لە عێراق و ئەفغانستان گرنگە بۆ هاوپەیمانەتی جیهانی دژی تیرۆریزم. ئەمانە هەمووی پەیوەندیان بە تیرۆریزمەوە هەیە و ئێمەش بەردەوام دەبین لەو ئەرکەماندا. بەڵام ئەمە بەو مانایە نییە هەر وڵاتێکی ئەندام هەرچێکی ویست بیکە بەو شێوەی خۆی دەیخوازێت و ئەگەر هەنگاوێکی جیاواز لە پرەنسیپەکانی ناتۆ بنرێ ئەوە ئەو هەنگاوە نابێتە بەشێک لە سیستمی ناتۆ. لەسەر دۆسەی موشکی جۆری S400 ئەوە بڕیاری تورکیا خۆیەتی وەک وڵاتێک. زۆرێک لە ئەندامانی ناتۆ نیگەرانی خۆیان دەربڕیوە، خۆیشم نیگەرانیم دەربڕیوە سەبارەت بە بەرەنجامە خراپەکانی ئەو بڕیارە. ئەوەی دەتوانم بێڵێم ئەوەیە کە سیستەمی بەرگری ئاسمانی رووسیا S400 هەرگیز تێکەڵ بە ناتۆ ناکرێت. هەرگیز نابێتە بەشێکی پێویستی لە سیستەمی موشکی بەرگری هاوپەیمانەتی ناتۆدا. تەنانەت سەرۆکی فەڕەنسا وەک ئەندامێکی گرنگی ئەم هاوپەیمانیەتیە ئەوەش ڕەت دەکاتەوە وڵاتانی تر بەخواستی خۆیان ناسنامەی تێرۆریزم ببەخشنەوە. لەبارەی تووشیاوە دوو دۆسەی گرنگت خستە بەرباز لەبارەی یەکەمیانەوە لەسەر پێناسەکردنی تیرۆریزم. من بۆ خۆم هیچ شیانێک بۆ هاوڕایی نابینم. ئێمە بەگشتی لەسەر ئەو بابەتە ڕێکەوتوین کە ڕێک ناکەوین. تورکیا بەگشتی کە سەیری بکەین لە ڕۆژێکی لاوازدایە لە ناو ناتۆیە، ئەنی بەتابەتی لەسەر مەسەلەی تێرۆریزم و هەروە لەسەر مەسەلەی S400ەکان. ئەمریکا دەتوانێت تورکیا لەم جۆرە کێشەیە لە ناو ناتۆیە بێنێتە دەرێ و بتوانێت پشتیوانیەکی تەواوی بکات. On S400 definitely Mr. Trump بەڵێ لەسەر دۆسی S400ەکان بە دڵنیاییەوە سەرۆک ترامپ بەرز ئەردۆگان دەپارێزێت چونکە سزاکانی ڕاگرتووە. جا پێویستە کاتێک لە واشنگتن دەڕوانین ئەومان لەبەر چاو بێت کە کۆشکی سپیان بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ترامپ هەیە، کۆنگرێسی ئەمریکایی هەیە و هەروەها دامەزراوەکانی تریش. دەتوانن بڵێم سەرۆک ئەردۆگان لە دامەزراوەکانی تری ئەمریکادا تاقەدۆستێکی چیە نیەتی. لە میدیادا لە ڕێکخراوەکانی تایبەتن بە دانانی استراتیژی لە نێو ڕای گشتی ئەمریکادا لە پنتاگۆن هەروەها لە کۆنگرێسدا. بەڵام سەرۆک ترامپ بە تەنیا سزاکانی سەر تورکیا ڕاگرتووە. پێ وایە سەرۆک ئەردۆگان هەموو هێلکەکانی خستۆتە سەبەتەکەی کۆشکی سپیەوە. ئیتر هێشتا نازانین ئەمە چ بەرەنجارێکی دەبێت. مامۆیەک لەمەوبەر کۆمیتەی پەیوەندیە دەرەوەیەکانی سینات باسی لە ژمارەیەکی تری سزا دەکرد بەسەر تورکیادا کە لە ئەنجومەنی نوێنەران پەسەند کرابوو. جابەڵێ ئێستا بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ترامپ لە هەردوو دۆسیەکەدا پشتیوانی لە بەرز ئەردۆگان دەکات و ئەویش بەکاری دەهێنێت و فشاریش لە ناتۆ دەکات تا یەپەگا وەک ڕێکخراوێکی تیرۆریستی بناسێنێت. هەرچەندە لەو بڕوایەدا نیم بۆ ئێستا بەرز ئەردۆگان بتوانێت ئەو ئامانجەی خۆی بێنێتە دی. و هەرچی سزاکانیشە هێشتا هەوڵەکان کۆتاییان پێنەهاتوە و بزانین لە چەند هەفتەی داهاتوودا چی ڕوودەدات سەبارەت بە دۆسەی S400ەکان کە لەوانەیە بێتە قەیرانێکی تری گەورە لە پەیوەندەکاندا. جا ئەو کاتە دەزانین ئایا سەرۆک ترامپ دەتوانێت بەرز ئەردۆگان بپارێزێت یان نا. whether Mr. Trump is still able to protect Mr. Erdogan. ئەلان بەڕای تۆ تورکیا بۆ ئەم هەموو جەختە دەکاتەوە کە یەپەگا بەشێکە لە مەترسی بۆ سەر سنووری تورکیا لەوە تایکە قەیرانی ناوخۆیی سووریا دەستی پێ کردووە لەلایەن کورد لە سووریاوە هیچ مەترسیەک بۆ سەر سنووری تورکیا دروست نەبووە. ئەردۆغان ینی مەبەستەکە هەر ئەوەیە کە دژایەتی پەکەکە و شەڕی پەکەکە و ئەم شتانەیە یاخۆ مەبەستێکی تری هەیە لە ناوچەکەدا کە بتوانێت لە ڕێی ئەم جۆرە سیاسەتەوە جێبەجێیان بکە. I think there are three
ways to look at this. The first one is Turkish government has پێ بۆیە سێ ڕێگا هەن سەیری ئەمە بکەین. یەکەمیان باسکردنەکانی حکوومەتی تورکیایە کە دەڵێت هێرشی کراوتە سەر، بەڵام کاتێک گوێمان لە ڕێکخراوە ناودارە نێونەتەوەیەکان دەبێت هیچ هەواڵێک سەبارەت بە هێرشی یەپەگا بۆ سەر تورکیا نابیستین، نە لە عەفرین یان لە ناوچەکانی گرێسپی و سەرەکانیەوە. ئەمە شتێکە هێشتا حکوومەتی تورکیا نکوڵی لێ دەکات و کلوشیەتی بە بیانوو بۆ کردە لەشکریەکانی خۆی. دووهەمیش ئەوەیە کە تورکیا بڕوای وایە ئەگەر لە ئێستاشدا نەبێت و لە ئایندەدا کاتێ یەپەگا فەرمانڕەواتی کوردستانی سووریا دەکات ئەوە دەبێتە مەترسی بۆ سەر تورکیا. جا وەک تورکیا بیری لێ دەکاتەوە ئەگەر ئێستاش نەبێت ئەوە ئەو کاتەی بەهێز دەبێت ئەوە لەوانەیە هێرش بکاتە سەر تورکیا، یان لەوانەیە یارمەتی لۆژیکی پەکەکە بدات بۆ هێرشکردنە سەر تورکیا. تورک ئەمەی کردوتە بیانوو بۆ کۆنتڕۆڵکردی بەشی باکووری سووریا و لای ئەردۆگانیش بۆ تێیشە لە هۆکارەکان بۆ چوون ناو سووریاوە. سێهەمیش کاتێک سەیری ڕەوشەکە دەکەین لە باکووری سووریادا، تورکیا دەستێوەردانی نەبووە تا ساڵی 2016 لەگەڵ ئەوەشدا کە 5-6 ساڵێک بوو قەیرانی سووریا دەستی پێکرد بوو. بەرز ئەردۆگان پشتیوانی لە ئۆپۆزیسیۆنە عەرەبە سونەکانی دەکرد کە هەندێکیان لە جیهادیەکانیش بوون. لە هەمان کاتیشدا تورکیا یارمەتی ڕژێمی ئێران دەدات بۆ پشتیوانی ئەسەد. ئەمە ڕێک لە کارەکانی بانکی هەڵکەوە دەرکەوت کە یارمەتی ئێران دەدا بۆ کەمکردنەوەی کاریگەری سزا سەپێنراوەکان بەسەر ئێراندا. جا ئەوەی ڕووی داوە ئەوە بوو بەرز ئەردۆگان بۆ چەند ساڵێک یارمەتی هەردوو لایەنی قەیرانەکەی دەدا و شەڕەکان هەروە دەهات درێژتر دەبوونەوە و بەرەنجامیش لەشکری تورکیا چۆناوە و کۆنتڕۆڵی ڕۆژەکەی کردەوە. هەندێکیش هەندە و بڕوایەدان و دەڵێن ئەمە پلانێکی درێژخانی ئەردۆگان بووە و ئێستاش هەمان ئەو پلانە جێبەجێکات. long time in the making and this was the plan and Mr. Erdogan now is doing what he planned. ئێلان حەزەکەم تۆزێک باز لە دۆسەی پەنابەرانیش بکەین چکە ئەمەش کێشەیە بەتایبەتی لە نێوان تورکیا و ئەوروپادا. دۆسەی پەنابەران بۆ ئەوروپاییەکان دۆسەیەکی هەستیارە و تورکیا ئەم دۆسەیەشی کردوتە کارتێکی تری فشار بەسەر ئەوروپاوە. ڕاوێژکاری ئەڵمانیا دوای کۆبوونەوەکەی لەگەڵ ڕەجەب تایب ئەردۆگان سەرۆکی تورکیادا باسی لە گەشتبینی خۆی کردووە. کاتێک دێتە سەرپرسی ئەگەر و نەگەری گەڕانەوەی ئارەزومەندانەی پەنابەرانی سووریایی بۆ ئەو ناوچەیەی ئێستا تورکیا و رووسیا پێکەوە متمانەی پارێزراوی ئاسایشی دەدەن، ئەوە بەبێ دەستگای پەنابەرانی سەر بە UN ناکرێت. ئێمە دەمانەوێت قسەی زیاتر لەسەر ئەم دۆسیە بکەین. شەڕی ناوخۆی سووریا بۆ تەمایی ئاوارەبوونی بە ملیۆنان خەڵکی سووریایی و ئێستا نزیکەی 3 بۆ 4 ملیۆن پەنابەری سووریایی لە تورکیادان و دەسەڵاتدارانی ئەو وڵاتەش دەخوازن لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا نیشتەجێ ئەمکەنەوە. کاتێک دەسەر ئەوروپایەکان ئەوان ڕەوانینی خۆیان دابە و ئەم هەنگاوە ڕێک پێشەوانەی سەقامگیری دەبینن. ئەو سەقامگیریە لاوازەی لە سووریادا هەیە. هەر بۆیە شە بەشداری ناکەن لەو هەوڵەدا بۆ نیشتەجێکردنی ئاوارەکان، چونکە بە زۆر ناردنەوەی پەنابەرە سووریەکانی لە تورکیا دەژێن بۆ ئەو جێی تورکیا کۆنتڕۆڵی کردووە وەک هەنگاوێکی نایاسایی دەیبینن. تورکیا نکوڵی ناکات لەوەی کار لەسەر خاڵە لاوازەکەی ئەوروپا دەکات تا ئەو پلانەی لە ناوچە کوردنشینەکانی سووریادا هەیەتی جێبەجێ بکات. ئەردۆگان زۆر ڕۆن و ئاشکرەیە لە داواکەیدا بەبی هیچ گومانێک داوا لە ئەوروپایەکان دەکات کاری زیاتر بکەن و مافی خۆشەتی و مافیکی ڕەواشە. تورکیا 3 بۆ 4 ملیۆن پەنابەری سووری لێیە. ئەوەش ڕاستە کە ئەمە خاڵی لاوازی ئەوروپایە و ئەوروپایەکان بە پلەی یەکەم دەیانەوێت کۆشکردن ڕابگرن یان تەنانەت دەشانەوێت پێچەوانێ بکەنەوە. ئەم هەوڵانەی تورکیا لە کاتێکدایە ڕەوشی ئابووری وڵاتەکە خراپە و هەروەهاش لە ڕووی سیاسیەوە لەسەر ئاستی نێونەتەوەیی گلەی و گازەندەیەکی زۆر بەرامبەر تورکیا هەیە. هەر بۆیە وەک شیکەرەوە دەڵێن ئەم هەوڵەی تورکیا دوو ڕاهەندی هەیە. لە سەر و هەموو شتێکەوە تورکیا پارەی نییە تا دارایی ئەو پرۆژەی نیشتەجێکردنە دابین بکات. جا لەوەش ئەگەر وڵاتانی ئەوروپا بێنێتە ڕیزەوە ئەوە پەرە بە ڕەوایی ئەو پرۆژەیە دەدات. جا ئەم دۆسەیە ڕەهەندی سیاسی هەیە و هەروەهاش ڕەهەندی داراییشی هەیە. بەڵام ئایا لەم ململانێ و فشار خستنە سەر یەکتریدا چ لایەکیان دەتوانێت مل بەوی تریان بدا؟ تورکیا و ئەوروپا کامیان دەتوانێت سیاسەتی ئەوی تریان دوور بخاتەوە شیکەرەوە ڕای خۆیان هەیە.
چەند جارێک وەک دەزانرێت ئۆردوگان هەر بە ئاماژە پێکردن نا بەڵکو بە مەبەست و توێتی دەشێت تورکیا دەرگا بۆ شەپۆلی پەنابەران بکاتەوە ئەگەر بێت و فشار بخرێتە سەر تورکیا و بە تایبەتیش ڕەخنە و ناڕزایی هەبێت لەسەر هێرشەکەی ئەم دوایەی بۆ ناو سووریا. جا دۆسەی پەنابەران پێدەچێت مشتومڕێکی باش بێت بۆ ئۆردوگان تا ئەوروپایەکان لە چواردەوری پرۆژەکەی کۆبکاتەوە. ئەلهان بە خۆ دەزانی ئەمە دۆسەی پەنابەران گرفتێکی گەورەیە لە بینی ئەردۆگان و لە بینی ئەوروپاییەکاندا. ئەم دۆسەیە بەڕای تۆ هیچ کاریگەریە شێبێ لەسەر پێگەی تورکیا لە ناتۆدا بە خۆ دەزانی زۆربەی وڵاتانی ڕۆژاوای ئەوروپا ئەندامی ناتوان. ئەو دۆسەیە هێز دەداتە بەڕێز ئەردۆگان و باڵادەستێکی تری دەداتێ تا بەکاری بهێنێت لە بەرامبەر ناتۆ و یەکێتی ئەوروپا و هەروەها ئەوروپای ڕۆژئاواش. پێم وایە بەڕێز ئەردۆگان لەم یاریانەدا زۆر شت لە سەرۆکی رووسیاوە فێر بووە کە چۆن ئەندامانی ناتۆ و ئەندامانی یەکێتی ئەوروپا بەرامبەر بە یەک بەکاریان بهێنێت. چەندی جار سەرۆکی تورکیا هەڕەشەی لە ئەوروپایەکان کردووە بەکردنەوەی دەواازەکان بۆ پەنابەران و نردنی ملیۆنان پەنابەر بە ئەوروپا. کاتێک بەڕێز ئەردۆگان ئەو قسانە دەکات زۆرێک لە شارەزا دەڵێن ئەوە شتێکی واقعی نییە و شتی وەها ناکرێت. بەڵام لای ڕێبەرانی ئەوروپا بە گرنگجی و لێ دەڕوانن و هەر بۆیەشە دەبینی ڕێبەرانی ئەوروپا کاتێک دێتە سەر ڕەخنە و ناڕزایی بەرامبەر سەرۆکی ئێستای تورکیا دەبینین زۆر بە وریایی و قسە دەکەن و ئەگەریش ڕخنەیەکیان هەبێت ئەوە بە زمانێکی زۆر نەرم باسیەکەن. کاتێکی سەرۆکێکی وەک سەرۆکی فەرەنسا بە توندی ڕخنە لە ئەردۆگان دەگرێت ئەوە سەرۆکی تورکیا و کاربەدەستانی حکوومەتەکەشی سەرۆک ماکرۆن بە پشتیوانکاری تیرۆر ناودێر دەکەن. هەر ئەم دۆسێژ نییە ئەردۆگان دژی وڵاتانی ڕۆژئاوا بەکاری دەهێنێت بەڵکو دۆسیەکانی وەگوزە و هاوبەشی لەگەڵ رووسیا و پەیوەندی لەگەڵ ئێرانیشدا بەکار دەهێنێت. جا دۆسەی پەنابەرانی سووریایی یەکێکە لەو دۆسێک گرنگاری ئێستا کە هەر کاتێک بەرز ئەردۆغان ئارەزووی کرد هەڕەشەی ئەوروپای پێدەکات. Very important factor and issues now, Mr. Erdogan, is whenever he feels like it, he is able to threaten the Western Europe. کاتە بە کوردی و بە کورتەکەی پێ بەڵێ لە هەموو هەڵوێستێکدا ڕەجەب تەیب ئەردۆغان کارتی فشار دژی ئەوروپاییەکان دژی ناتۆ بەکاردێنێ بۆ ئەوەی خواستە سیاسیەکانی خۆی و ئەو بەرنامانەی کە هەیەی جێبەجێ ئەمکە. S-400 کڕیوە پەیوەندیەکانی لەگەڵ ئێراندا هەیە بە پێچەوانی ئەو سزانی ئەمریکا سەپاندوێتە سەر ئێران نزیک بوونەوەیشی زۆر لە رووسیا. ئەردۆگان چاوەڕێی چی دەکات؟ چاوەڕێی ئەوە ئەکان ناتۆ لە ئەندامەتی بخا یاخۆ دەرفەتێک ببینێتەوە و خۆی بکشێتەوە. کامیانە بەڕای تۆ؟ I think Mr. Erdogan wants to stay in NATO. I think he sees NATO as an asset. پێم وایە بەڕێز ئەردۆگان دەیەوێت لە ناتۆدا بمێنێتەوە. هاوپەیمانەتی ناتۆ وەک شتێکی بە نرخ دەبینێت و هێشتاش وەها ناتۆ دەبینێت کە پڕ بەها و پرسوودە بۆ خۆی و بۆ تورکیاش. بە پێی توێژینەوەیەکی نوێ کە تازە بڵاوکراوەتەوە پێویست ناکە خەرجەکانی وڵاتانی ئەندامانی ناتۆ هێندەی ئەوە بێت کە بۆی دانراوە چونکە لەژێر چەتری ناتۆدان. ئەندامەتی تورکیا لە ناتۆدا سوودی هەیە بۆ ئابووری وڵاتەکە و بۆ سەقامگیری ئاسایشی. بەڵام لامان کاتیشدا بەرز ئەردۆگان وەهای دەبینێت ڕێگە پێدراوە بۆ دروستکردی کەلێن لە ناو ناتۆدا و لە ناو یەکێتی ئەوروپاشدا. جارێکی تریش دەیڵێمەوە هەمان شێوازی ڕەفتارکردنی سەرۆکی رووسیا لەگەڵ ڕێبەرانی ئەوروپادا بەکار دەهێنێت. بەڕێز ئەردۆگانیش باش ئاگادارە لەوەی هیچ بەندێک نییە لە پەیڕەوی هاوپەیمانیتی ناتۆدا بۆ دەرکردنی ئەندام. هەر بۆیە پێم وایە بەردەوام دەبێت لە هەوڵەکانی لەگەڵ ناتۆدا هاوکاتی ئەوەی یەکێک لە دۆستەکانی بەهێزترین پیاوی ئەم جیهانەیە. سەرۆک ترامپ لە واشنگتن لە ڕێگەی جۆراوجۆرەوە یارمەتی دەدات. جا بۆیە دەڵێن تورکیا بۆ بەلانی کەم یەک ساڵی تریش بەم شێوەیە بەردەوام دەبێت لەگەڵ ئەگەری بەڕێوەبەرەتی نوێ ئەمریکادا چی ڕوودەدات. ئەوە پێویستە چاوەڕوان بین تا بزانین جا تا ئەم ساڵە یان ساڵ و نیوێکی تر ئایا هەر هەمان بەرز ئەردۆغان دەبینین و بەردەوام دەبێت لە هەوڵ و فشارەکانی خۆی تا لە بەردانەواندن لە ناو ناتۆدا بەدەست بێنێت. ئەمەش وەک ئەندامێکی ناتۆ نا بەڵکو وەک ڕکابەرێک. لە کۆتاییشدا دەڵێن هێشتا تورکیا لە پێگەیەکی گرنگ و بە نرخدایە لەسەر ئاستی جیهان و هەموو کەس ئەمە دەزانێت و بەرز ئەردۆغانیش ئەمە دەزانێت. هەر بۆیە وەک منداڵێکی بەناز ڕەفتار دەکات و دەشزانێت هەرچێک بکات سزا نەدێت چونکە هاوپەیمانەتی ناتۆ پێویستیەتی. He won't be punished at the end because NATO needs him.
بڕێکمان ماوە لە بەرنامەکەدا حەز دەکەم باس لە ئەندامەتی تورکیاش بکەین لە یەکێتی ئەوروپادا. نکوڵی ناکرێ ئەو سیاسەتانەی تورکیا لە چەندان ساڵەی ڕابردوودا بەکاری هێناون کاریگەریەکی نەرێنیشی هەبووە بەسەر دۆسیەی بوونی تورکیا بە ئەندام لە یەکێتی ئەوروپادا. Questo processo in questo momento ha visto una battuta d'arresto anche perché سەبارەت بە ئەندامەتی تورکیا لە یەکێتی ئوروپادا ئەم پرۆسەی ئێستا وەستاوە. تورکیا و پەیمانێکی بنچینەیە لە ناتۆدا، بێ لەوەش هاوبەشێکی استراتیژی بازرگانیە لەگەڵ ئیتالیادا. جا کاتێک ئەم جۆرە پەیوەندیە نزیکە دەبێت لەگەڵ وڵاتێکدا، ئەوە دەتوانیت بڵێت چ شتێک هەڵەیە و لە چ دۆسیەکدا هاوڕانیت، وەک ئەوەی چەند جارێک لە کاتی کردە لەشکریەکانی تورکیا بۆ سەر سووریا کردومان. هەر چۆنێک بێ بەلای گەورە کاربەدەستانی تورکیاوە هەڵە تێگەیشتن هەیە لەلایەن ئەوروپاییەکانەوە و لێرەیشدا جارێکی تر دۆسەی پەنابەران دەکەنەوە بە نمونەیەک بۆ وابەستەیی تورکیا بە هەموو ڕێکەوتنەکانیەوە لەگەڵ ئەوروپاییەکاندا. سەبارەت بە ڕێکەوتن لەگەڵ یەکێتی ئەوروپادا ئێمە پشتیوانیەکی ئۆتۆمان بەدەست نەهێناوە، لەگەڵ ئەوەشدا بە تەواوەتی ئەو ڕێکەوتنەمان جێبەجێ کردووە کە لەسەر کۆچبران کردمان لەگەڵ ئەوروپیەکاندا لە مانگی 3 ساڵی 2016دا. کاتێکی سەرۆک ئەردۆغان پێشنیازی کاری پێکەوەی کرد بۆ گەڕانەوەی ئارزومەندانەی پەنابەران. زۆرێک لە وڵاتانی ئەوروپایی وتیان نا، چونکە ئێوە کار لەسەر گۆڕینی دیموگرافی دەکەن. ئایا ئەگەر خەڵک بیاوێت بگەڕێتەوە زێدی خۆی، ئەوە گۆڕینی دیموگرافیایە یەپەگا دیموگرافیای ناوچەکەی گۆڕیوە. ئەلهان بەڕای تۆ سیاسەتەکانی تورکیایە و ئەو جۆرە سیاسەتانی بەتابەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گرتوونیەتێ بەروەهای کردووە کە دانوستاندن بۆ بوون بە ئەندام لە یەکێتی ئەوروپادا ڕابگرێ هەر هیچ نەبێ بۆ ماوەیەکی کاتیش، یعنی وەکو باز دەکرێت. There's certainly blame for Europe as well, especially in 2004. دەزانی هەندێک لۆمەی دیاریکراویش هەن ئەستۆی ئەوروپاش دەگرنەوە، بە تایبەتی ساڵانی 2004 و 2005 کاتی ئەوروپا دورگەی قوبرسی پەسەند کرد. ئەو کاتەی دابەشبوون هەبوو، ئەو هەنگاوە وەچەخانێکی گەورەی بە دوای خۆی داهێنا لە پەیوەندەکاندا. هەندێک لە ڕێبەرانی یەکێتی ئەوروپا زۆر دۆستانە نەبوون لەگەڵ تورکیادا، هەرچەندە ئانکەرە لە ساڵانی 2005 و 2006 تا 2012 و 13 ژمارەیەک هەنگاوی گونجاو و گەورەینا، بەڵام لە 2013 بەدواوە تورکیا بە تەواوەتی گۆڕا بوو بە بەشێکی تر. گەردەڵی تایە زیاتر بوو، سەرکوتکاریەکانی بەڕێز ئەردۆغان زیادی کرد. بەڕێز ئەردۆغان هەموو دامەزراوەکانی تورکیای لەناو برد کە لە 100 ساڵی ڕابردوودا و 50 ساڵی ڕابردوودا دامەزرێنرا بوون. جا لە ساڵی 2013 و 2014 و بە تایبەتیش لە پاش هەوڵی کۆدەتاکەی 2016 ناکرێت تورکیا وەک وڵاتێکی دیموکراتی دابنرێت. زۆربەی ڕۆژنامەگەری ئازاد نەماون. هێشتا تورکیا ئەو وڵاتەیە کە زۆرترین ڕۆژنامەوانی لە زیندان ناوە لە جیهاندا و چەندان ساڵێک هەر ئاوەهایە. لەبەر ئەمانە کاتێک سەیری تورکیای ئەمڕۆ دەکەین شایستەی ئەوە نییە ببێتە ئەندامی یەکێتی ئەوروپا، بەر لەوەی کە دەبێت ڕیفۆرمێکی زۆر بکات و کرانەوە لە وڵاتەکەدا بکرێت و وڵاتەکە ئازادی تیادا بێت. بەڵام وەک گوتم لەمانەشدا هەندێک لۆمە هەن ئەستۆی ئەوروپا دەگرنەوە. ئەمە پێشتر باسی ئەومان کرد کە تورکیا کارتی فشاری بەدەستوێ لەگەڵ ناتۆ لەگەڵ ئەوروپاییەکانیشدا بەکاریان دێنێ. ئەم جاریان بە پێشەوانەوە هەم ئەوروپا و هەم ناتۆ چ کارتێکی فشاریان هەیە بەسەر تورکیاوە کە بتوانن بەکاری بێنن و ئەو سیاسەتانەی ڕەجەب تەیب ئەردۆغان بگۆڕن. بژارەی ئابووری و لەشکری هەن کە ئەوروپاییەکان و ئەمریکایەکانیش دەتوانن بەکاری بێن. ئەو سزارەی باسمان کرد زۆر گرنگن، بەڵام پێشم وهانە بەڕێز ئەردۆغان هیچ شتێک لە سیاسەتەکانی خۆی بگۆڕێت. تەنانەت ئەگەر ئەوروپا و ئەمریکاش سزای بەسرا پسە بێن، چونکە تا بەڕێز ئەردۆغان لە دەسەڵاتدا بمێنێتەوە ئەوە هەر بەم شێوەی ئێستای و بەم هەڕەشانەیەوە دەمێنێتەوە. پێشم وایە زۆرێک لە وڵاتانی ڕۆژئاوا بەوانەی ئەوروپاشەوە ئاگادارن و چاوەڕوان تا بزانن بەڕێز ئەردۆغان بە چه ئاراستەیەکدا دەڕوات. ئەلان زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی ئەمڕۆماندا، زۆر سپاس دەکەم. تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون و هەر لە خۆشیە جێتان بێڕین.